بۆ قسەکردن لەسەر هەمان پرس بەڵام لە ڕووە یاسایەکەیەوە لە ستۆدیۆ میوانداری بەڕێز سامان عەبدوڵڵا پسپۆڕی بواری تاوان و هەروەها مامۆستای زانکۆ لە ستۆدیۆ لەگەڵماندا بەڕێز سامان عەبدوڵڵا بەخێربێن. سپاس دەکەم. سپاس بۆ بەڕێز. سپاس بۆ تەلەڤیزیۆنی ئاسمانی کوردستان 24 بۆ ڕەخساندنیم هەڵە. زۆر سپاس مامۆستاجان. کاتە دێتە سەر قسەکردن لەسەر بڕیارەکانی دادگا دەوترێت دەبێت سەربەخۆی دادگاکان بپارێزرێت و نابێت قسە لە بڕیارەکانی دادگا بکرێت یان تانەی لێ بدرێت بۆ مانایی کە بڕیارەکەی ڕاست نەبووە. بنەمای سەربەخۆی دادگاکان مانای چییە؟ بنەمای سەربەخۆی دادگاکان یەکێکە لە بنەما هەرە گرنگەکان کە بریتە لەوەی پێویستە دادگاکان سەربەخۆ بن و نابێ بکەونە ژێر کاریگەری هیچ دەسەڵاتێک. ئەوە جێبەجێکردنە بۆ بنەمایەکی گەورەتر کە بنەمای جیاکردنەوەی دەسەڵاتەکانە دەسەڵاتی یاسادانان کاری یاسادانان و چاودێری دەکات کی دەسەڵاتی جێبەجێکردن کاری جێبەجێکردن و کارە کارجێڕی و داراییەکان و دەسەڵاتی دادوەری پێویستە کاری دادوەری بکات ئەویش یەکلای کردەوەی و ناکۆچیانی دێتە بەردەمی. لێرەدا ئەوە یەکێکە لە گرنگترین مافەکان ماف لە مافەکانی مرۆڤ چونکە بەقەد ئەوەی کە ئیمتیازێک بێ لە بۆ دادگا چکە کاری دادگا جێبەجێکردنی یاسایە هێنانە کارەوەی دادپەروەریە ڕێزگرتنە لە ماف و ئازادیەکان بۆ ئەگەر تەماشا بکەین لە جاری گردردونی مافی مرۆڤ ساڵی 1948 لە مادەدا پەیماننامەی نێودەوڵەتی مافە سیاسی و شارستانیەکان و هەروەها دەساتیری دەوڵەتەکان لە نێوان ئەوانش دەستوری هەمیشەی عراقی لە مادە 87 تیشتی خستۆتە سەر ئەو بنەمایە کە دادگاکان تەنها دەکەونە ژێر ڕچێفی یاسا و تەنها یاسا سەروەرە بەسەر دادگاکان. کەواتە هیچ دەسەڵاتێکی دیکە مافیەوەی نییە دەست بداتە دادگا و بڕیارەکانی دادگا. نەخێر. لە پرسی بڕیاردان لەسەر کەیسی ئەو 6 دەستگیرکراوە کە بڕیاریان لەسەر دراوە بە زیندانیکردنیان و دواتر دادگای تەمیز پێداچوونەوەی بۆ وکات هەندێک تەداخلات یا بڵین دەسوەردان هەبوو ئەو دەوترێت کە بێتاوان بوون و بڕیاری دادگا لە بەرامبەریاندا وەک بڵێ نایاسایی بۆ بەرامبەر ئەواندا. خۆی ئەگەر بگەڕێنەوە یاسای ژمارە 23 ساڵی 1970 یاسای بنەماکانی دادگایکردنی سزایی دەرکردنی حکم شتێکی ئاوە ئاسان نییە بە کۆمەڵە قۆناغێکی قڕس دژوار دەڕوات تاکو حکم دەردەچێت سەرەتا پێویستە داوای جەزایی بجوڵێندرێت بە پێی مادەیە 47 لە ڕێگای شەکوایان ئەخبار دواتر بە دوو قۆناغی سەرەکی تێدەپەڕێت قۆناغی دادگایکردن قۆناغی لێکۆڵینەوە و قۆناغی دادگایکردن لە قۆناغی لێکۆڵینەوە چەندین ڕێکاری یاسایی تون دەگیرێتە بەر وەکو تەفتیش وەکو کەشفی مەحەلی حادث وەکو وەرگرتنی شایەدەکان وەرگرتنی ڕای شارەزایان پرساندنی تۆمەتبار چەندین ڕێکاری تر وەکو کەشفی دەلالەوە ئیلە ئاخریه. دواتر دادگای لێکۆڵینەوە 4 بڕیار دەردەکات یەکێک لەو بڕیارانە بریتە لەوەی ئەگەر بەڵگەکان کافی بوون ئەو جا داواکە ئیحالە دەکات بۆ دادگای بابەت لەو قۆناغەدا بەپێی مادە 265 ڕێگە دراوە لەو قۆناغە ئەطرافەکان تانە بگرن لە بڕیاری دادگا کەواتە ئەو داوایە ئەو قۆناغی بڕیوە یعنی ڕێگە دراوە کە تانە بگرن لە بەردەم محکەمەی جینایەت بە سیفەتی تەمیزی دواتر دادگا دەچێتە قۆناغێکی داوای جەزایی دەچێتە قۆناغێکی تر ئەوش قۆناغی دادگاییکردنە لە قۆناغی دادگاییکردن دیسان بەپێی مادە 163 دادگای بابەت بۆی هەیە هەر ڕێکاریەک لەو ڕێکاریانە دووبارە بکاتەوە بە دوو قۆناغی سەرەکی تێدەپەڕێت قۆناغی پێشت ئەوەی کە تۆمەت ئاراستە بکرێت و دوای ئەوەی تۆمەت ئاراستە بکرێت پێش ئاراستەکردنی تۆمەت ئەگەر بیندرا بەڵگەکان بۆ ئەوە شک نابن کە تۆمەتبار تاوانەکەی ئەنجام داوە تۆمەتبار بەردەدرێت دواتر تۆمەت ئاراستە دەکرێت دوای تەوجیهی تۆمەت دیسان ڕێکاریەکان دەست پێ دەکەنەوە دیسان دادگا 4 بڕیار دەدات یەکێک لە بڕیارەکان ئەگەر قەناعەتی بۆ دروست بوو فعلەن تۆمەتبار ئەو کردداری ئەنجام داوە ئەو جا سزای دەدات و ئیدانەی کەسەکە دەکات دواتر ئێستا ئەو تۆمەتبارانە لەو قۆناغەدار ینی محکەمە حکمی دەرکردووە لێرەدا ئەگەر بگەڕێنەوە مادە 249
ئەو حکومە تەعاان حکمێکی بات نییە لە محکەمە دەرچووە مافی تانەگرتن هەیە سەبارەت بە لایەنەکانی داوا تۆمەتبار تاوان لێکرا و داواکاری مافی مەدەنی بەرپرسی مەدەنی داواکاری گشتی مافی ئەویان هەیە کە تانە بگرن لە ماوەی 30 ڕۆژ و لێرەدا بەپێی مادە 259 فقرە 3 و فقرە 6 دادگای تەمیز دەتوانێت ئەسڵەن ئەو حکومە هەڵوەشێنێتەوە و مافی هەیە سزاکە سووک بکات دواتر حتا ئەگەر بیاوێ زیادی بکات خۆی ناتوانێت زیادی بکات دەبێ بیگەڕێنێتەوە بۆ دادگای بابەت بۆ ئەوەی دادگای بابەت حکمێکی تر ئەوەش چییە وەکو گەرنتیەکێ بۆ تۆمەتبار چەندین زەماناتی هەیە لە قۆناغەکانی داوای جەزایی وەکو ئەوەی یەکێکە لەو زەماناتانە ئەوەیە کە محکەمەی تەمیز ناتوانێت سزا تەجدید کات ئەگەر بیاوێت تەجدیدی کات دەبێ بیگەڕێنێتەوە بۆ دادگای بابەت تۆمەتبار مافی هەیە لە قۆناغی دادگایی کردن پارێزەری هەبێ ئەگە پارێزەری نەبێت دادگا بۆی دابین دەکات تۆمەتبار مافی هەیە کە قسە نەکات تۆمەتبار ناپێکە لە بچە بکرێت تۆمەتبار نابێ سوێن بدرێت دواتر محکەمە کە حکم دەدات بناء على اليقين وەکو باسم کرد الشك فصل لصالح المتهم دواتر حتا ئەگەر تانش نەگیرێت دادگای تەمیز بۆی هەیە خۆی تەدەخل بکات لێرەدا ئەگەر لایەنەکانی داوا بینیان ئەو بڕیارە پێچەوانەی یاسایە یا هەڵەیەک هەیە لە جێبەجێکردنی یاسا لە تەفسیری یاسا لە تەطبیقی یاسا لە هەر ڕێکاریەکی کە جەوهەری یاخود لە تەقدیری ئەدلە بەڵگەکان بۆیان هەیە تانە بگرن لە بەردەم محکەمەی تەمیز دواتر حتا ئەگەر بڕیاری تەمیز دەرچوو بە پێی یاسا مادە 266 ڕێگەی داوە تەصحیحی قراری تەمیزی بکرێت ئەگەر بینیان پێچەوانەی یاسایە ئەطرافەکانی داوا دوای قراری تەمیزیش مافی تەصحیحی قراری تەمیزیان هەیە پەلەپەلێکی زۆر هەبوو بڕیارەی دادگا و دەستوەردانێکی زۆر هەبوو کە چاوەڕیان نەکرۆ دەرەنجامی کۆتایی بەخۆی ئەوە کارێکە پێویستی بڕێکاری یاساییە ئەوە یاسایی بێدەزانێت ئەو بڕیارە جارێ بڕیارێکی کۆتایی نییە بڕیارێکە دەرچووە چەندین خۆناغی ترمان هەیە کە ئێمە دەتوانین تانە بگرین لەو بڕیارە ئەگەر زانیمان پێچەوانەی یاسایە بەڵێ مامۆستا لە ڕاگەیاندەکان قسە و باسێکی زۆر کرا لەسەرەوەی کە گوایە دادگاکان بێلایەنین و بەکارهێنانی ئامڕازەکانی ڕاگەیاندن بۆم پرسە و دەسوەردان لە کاروباری دادگا و بڕیاری دادگاکان تاوان دروست ناکات بەداخەوە بەڕاستی ئەوانەی لە یاسا بزانن دەزانن کە ئەگەر کەسێک تاوانێکی بینی دەبێت ڕێکاری یاسایی بگرێتە بەر بچێتە دادگا بۆیە مادە 433 لە یاسای سزاکانی عراقی بە ئاشکرا ئاماژە بەوە دەکات هەر کەسێک جا کەسی طبیعی بێ یا کەسی معنەوی بێت و واقعەیەک بداتە پاڵ کەسێکی تر واقعەکە کەمی بکاتەوە ئەو کەسە یاخۆت ئەو کەسە یعنی ئەگەر واقعەکە ڕاست بێت جەریمە لەسەری دروست دەبێت ئەوە جەریمەی قەذفە حتا ئەگەر ڕاست بێت افتەرەزنا حتا ڕاستە ئەوە بە جەریمەی قەذف ئەژمار دەکرێت و لێرە دەتوانێت ئەو لایەنە سکاڵای یاسایی لەسەری بەرز بکاتەوە و حتا بەپێی هەمان مادەی 433 بەباری توندکەر ئەژمار کراوە ئەگەر بێت و لە دەستگاکانی ڕاگەیاندن یاخۆت لە ئامرازەکانی بڵاوکردنەوە چاپەمەنیەکان بێت و بارە تونکەرەکانیش لە مادە 136 ئاماژەی پێکراوە کە دەتوانێت زیاتر لە سزای دیاری کراوە بە مەرجێک دووقاتی سزاکە نەبێت سزا بدرێت بێجگەلەوە ئەو لایەنەی کە یعنی قەذف دەکرێت واقعەیەکی دەدرێتە پاڵ حتا ئەگەر ڕاست بێت ئەوە لێرەدا مافی هەیە حتا داوای مەدەنی بەرزکاتەوە بەو پێی زەرێکی معنەوی بەرکەوتووە لە کاتێک کە تەشهیری پێدەکرێت لە دەستگاکانی ڕاگەاندن بۆیە پێویستە ڕێکاری یاسایی بگیرێتە بەر ئەسڵەن خۆی ئەگەر هەر دادوەرێک حکمێکی نەعەدالەتی دەرکرد لە ئەنجامی تەوەسۆت بە پێی مادە 234 لە یاسای سزاکانی عێراقی خۆی تاوانە ئەگەر بینیان و بەڵگەیان هەبوو دەتوانن لێرەدا ڕێکاری یاسایی بگرن یەک پرسیاری دیکە گەر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم کەم ماوە ئەنجامدانی کۆنگری ڕۆژنامەوانی قسەکردن لەملا و لەولا لەسەر دادگاکان و قسەی دادگا و دژی دادگا نابێتە هۆکارێک بۆ بەلاڕێدابردنی کەیسەکان لە کاتێکدا تۆ باس دەکرد خۆناغی زۆر دیکە ماون تا هێشتا پرسەیەک لا بێت تۆم کەیسەیەک لا بێتەوە
خۆی دەبێت دادگاکان لێرە لەوە گەورەتر بن کە کاریگەر بن بە ڕای گشتی و دادوەرەکان یەکێک لە سیفاتە هەرە گرنگەکانی دادوەر نابێت کاریگەر بێ بە ڕای گشتی ئەو شتانی کە لە سەحافە باز دەکرێت ئەو شتانی کە لە ڕاگەیاندنەکان باز دەکرێت بەڵام وەکو باسم کرد لەگەڵ ئەوەشدا دادوەرەکانیش بڵێ خۆی هەر حکمێکی دادگایی کە دەربچێت یعنی بەداخەوە حکمی دادگاهی ئەوها یعنی یان کەسەکە سزایەکی بەدەنی دەدرێت یان غەڕامەی لێوەردەگیرێت یاخود لە سێدارە دەدرێت لێرەدا هەر یەک لەو سزایانە کاریگەری هەیە بۆ خێزانەکەی بۆ منداڵەکانی بۆیە لێرەدا نەک هەر ئەو حکمە هەر حکمێکی تر ئەگەر وەریگرین تۆمەت تاوان ینی بابرێن ئەو کەسانی کە ئیدانە دەکرێن ماڵ و منداڵیان هەیە بەداخەوە بەڕاستی ئەوانە دەبنە زەحای ئەو کەسانە بۆیە من پێم وانییە تەنها لەو کەیسە لە هەموو کەیسەکان منداڵەکان جێگە ئەوەن کە ئێمە بەڕاستی بەزەیمان پێبێتەوە کە باوچیان یان دایکیان یان سەرپرشتیارەکانیان تاوان دەکەن. بەڵێ پرۆفیسۆر یاریدەدەر بەڕێز سامان عەبدوڵڵاه پسپۆڕی بواری یاسای تاوان و مامۆستای زانکۆ لە ستودیۆ لەگەڵماندا بووی. زۆر سپاس بۆ ڕۆکردنەوەکان.